من برايكم تقريبا هشنو مانگ عمر خوای کردووە. إنا لله وإنا إليه راجعون. براکەم داوامێ کرد بەڵێ حکومەت لە مەعاشەکەی 230,000 کەمی داوەتە دایکم بۆ دایکم بڕێتەوە. باش ئێستا براژنم و مناڵی هەمووی دوعای لە دایک مەکەن ئەڵێن ئەو پارەی بە حرامت بێ گشتێڵێ حرامەت ئەو پارەی وەرگری. باشە خوشکەکەم ئەو پارەیە حەقی ئەو مناڵانەیە، حەقی ئەو ژن و مناڵانەیە. باش شتێکتان پێ بڵێ مەعاش وەرەسە نییە، مەعاش میراتی مردوو نییە، حەقی ئەو ژن و مناڵەیە. پێویست ناکات خەس و غەزور تەداخل بکات. حکومەت شتێترە، شەرع شتێکترە. یعنی کاتێکە کەسێک ئەمرێت کۆمەڵێ مناڵ بەجێ هێڵێت، ئافرەتێکی بێهاوژین بەجێ هێڵێت، ئەم مەعاشە هی ئەو مناڵە و ئەو ئافرەتە بێهاوژینەیە، هی ئەم مناڵانەیە. بۆیە لەو لاوە دایک بڵێ من ئەمەوێ و باوک بڵێ من ئەمەوێ و برا بڵێ من ئەمەوێ و خوشک بڵێ من ئەمەوێ، کەواتە ئەمە وەکو وەرەسەی لێدیە. ئێخۆ مەعاش وەرەسە نییە، مەعاش میرات نییە، پاشماوەی ئەو مردووە نییە وەکو شەرع تەوزیع بکرێ بە نێوان خزم و کەسوکار و ئەوانەی حەقی ئەو میراتە ئەبن. مامۆستا دایکم داوای پارەی نەکردو، حکومەت خۆی براژنم هەموو مانگیە چوو مەعاشەکەی وەرەگرت، ڕەنگت مەعاشەکەیان ڕاگرت وتیان لە قەسام شەرعیەکە ناو دایکی هەبێت، دایکی ئەوە نێبەرەکەوێت چوار تقریبا سێ بەشی ئەو وەرەگرێت، تقریبا 900 ئەو وەرەگرێت، 230,000 کەم دایکم وەرەگرێت. دایکم نە داوای لێ کردووە نە لە هیچ شتێک، یعنی ئەملاک و شتی بەجێکەکەم باشە محتاجش نییە، ینی ماڵ براژنم محتاج نییە لەخوا باوکم براکەم هەموو شتێکی بۆیان بەجێشتووە، لە مەزرعەت لە خان و لە سیارە لە شوق هەموو شتێکی بۆیان بەجێشتووە، براژنشم خۆی دەوامەکات. دایکم داوای نەکردووە. ئایا حکومەت ئەمەی داوا پێی دایک مەڵێ گوناحبارم من وەرم گردووە، حکومەت خۆی لێ بڕێ. وەکو شەرع مەعاش وەرەسە نییە، وەکو شەرع مەعاش وەرەسە نییە، و ئەو مەعاشەکە جێ ئەمێنێت حەقی ئەو ماڵ و مناڵێ، ئیلا مەگەر ئەوە براژنت بۆ خۆی باشە بۆ خۆی کە حاڵی دایک تەبینێت وەزعی خراپە شتێک لەو مەعاشە بداتە دایکت. ئەوەی کەوا من لەو شەریعەتە حاڵی ببێتم ئەوەیە، بۆیە مەعاش ناچێتە حکمی میراتەوە، بەڵکو حتا ئەو کەسانی کە بۆنە برایەکیان ئەمرێت ئەم برایەیان ماڵ و مناڵی نییە، باشە ئەم مەعاشە چۆن دابەش ئەکرێت؟ وەکو میراث دابەش ناکرێت بۆنە کچ 500 بەرێ و کوڕێکیش ملیۆن بەرێ، نە، هەر مانگە و یەکێ وەرەگرێت، هەر مانگە و یەکێ وەرەگرێت. بۆنە ئەگەر مەعاشەکەش تەبعا نەکرێتە ناو یەک کەسێکەوە، بەڵام ئەم کەسە مانگێک وەرەگرێ، مانگەکەی تر ئەیدا بە خوشکەکەی تری، مانگەکەی تر ئەیدا بە برایەکی تری، مانگێکی تر برایەکی تری وەرەگرێ، خوشکێکی تری وەرەگرێت. کەواتە بەم شێوازە مەعاشەکە تەوزیع ئەکرێت. ئەمە بۆ کەسێکە کە ماڵ و مناڵ و هاوژینی نەبێت، بەڵام کە کەسێ ماڵ و مناڵی هەبێت هاوژینی جێهێشت بێت، ئەو مەعاشە هەمووی حەقی ئەو ماڵ و مناڵ و هاوژینەیە. باش ئەگەر کو مناڵەکانی لێ مەشار دەبێتە نەی لە مناڵەکان ببینین، ئەوە زوڵمە. یعنی چۆن، یعنی چۆن ئەکرێت؟ مناڵەکانی شاردەتە براکەم بەخۆی براکەم بە نەخۆشی سەرەتانە مرخوای کرد. نابێ ئەمە زوڵمە، ئەمە زوڵمە. زانیت ئێوە کوشتانە مناڵەکانی لێ ماشاردەتەوە، پێشەوەشی براکەم ئەمر خوار بکەمە 4 ساڵ براکەمان نەبینی، کاتێ نەخۆش کەوت خەبەری دا پێمان، 7 مانگ براکەمان بینی، 7 مانگ بینیمان هاتوچۆیمان کرد، دوای 7 مانگکە براکەم ئەمر خوای کرد. وەک گەورەترین زوڵمە کاتێک پیاوێک وەفات ئەکات، گەورەترین بێوەفایشن ئەوەیە ئەم مناڵانە داگیرکان نەیەڵێ خەس و غەزوری مامەکانی ئەم مناڵانە ببینن، ئیتر بە زەبری قانون بێت نازانم بە هەر شتێک بێت زەوتکردنی ئەم مناڵانە، بێبەشکردنی ئەم مناڵانە لە باپیرەیان، لە ننکیان، لە مامەکانیان، لە ئامۆزاکانیان، ئەمە گەورەترین زوڵمەوە، گەورەترین جەریمەیە. یعنی هەر ئافرەتی ئەگەر ئەمەی کرد براکەم ئەمر خوای کرد مناڵمان نەبینیەوە، شاردێتەوە مناڵەکان شەڵێن ئێمە مامەمانێ نە میمکمانێ نە نرکمانێ، دایکیان چی بڵێ قسەیەوەڵێن مناڵەکان دەنایەوێت تۆش قەت نەتەوێت، یعنی هە ئاوا بژێن بێ منەت. من هەمیشە ئەوە وتووە باشە نە بابرا نە خوشک نە کەس نەکە، یعنی کە ژنت دابەش و پرس بە من مەکە، کوڕت ژنت بۆ هێنا پرس بە من مەکە، وەڵای کاکە گیان نە نیگەران ئەبم، نەبێ تااقەت ئەبم، بە نمونە ئیهێنمەوە، یعنی بێمنەتانە بژین. کاکە مناڵەکەی خۆت تۆی ناوێ ناتەوێ کورەخوا حەفیزە بێ دەرگا کراوەیە، مادام تۆ دوای ئەو هەموو ساڵە لە بەخێوکردن، لە ماندووبوون، لە پارە پەیاکردن، لە فرمێسک و لە گریان و لە هەموو ئازارێک ئێستا تۆ بێ باکانە بڵێ من تۆم ناوێت دەرگای بۆ بکەرە، خوا حەفیزە بێ بڕۆ.
يعني سەر ڕای ئەو هەموو ماندووبوونە تۆ بڕێ قاچی ماچکەی تۆ مادام براکەت ڕۆی برا ڕۆی مادام برا ڕۆی کاکە برازات بۆ چییە؟ با بڕۆ خۆ حافیسی بێت بۆ چیمە؟ ئەگەر برازا هەر شتێکش مابێت و مامۆستا هەر شتێکش لە هین براکەم مابێتەوە بەناو براکەم و بێت تەلەفۆنکانی بڵێ مەحامیەگرم بکەمە ناو خۆمەوە پێشوەخت تاریخەکەی بگۆڕم بۆی هیچ بەر کەس نەکەوێت گوناحبارە لەوە. ئەزانی کورە ئەوەی کە زوڵم بێت دیارە یعنی تۆ یعنی نازانی کامە تاریکە کامەش ڕووناکە هەر کەسێ بڵێ من تاریکی نابینم کەواتە چاوی نابینێت یعنی زوڵم دیارە زوڵم ئەی تۆ وەرە کاکە تۆ سەی جەرگ دەسووتێ باشە جەرگ سەرشتێ یعنی دایک و باوکی ئەم پیاوە کە شتێک دڵیان پێی خۆش بێ یعنی نەوەکانی ئەم دایک و باوکەیە نەوەکانی ئەم کوڕێیانە مناڵەکانی ئەم کوڕێتی ئێ تۆ مناڵەکەشی لێ داگیرکەوە چی زۆڵمێکە بۆ خاتری خۆ ئەخە خۆ جەرگ سووتان گاڵتە نییە. مامۆستا دایکشم دەستکاری پارەکەی براکەمی نەکردەوە تقریبان 5-6 مانگە وەرەگرێ ئەوە لە نە مناڵەکان دێنێ دایکم بیان بینێ نەخۆشی ئەی لێ مناڵەکان ببینین دایکشم وتێتی من هەمووی بۆ کەمە خێر مادام نای لێ مناڵەکان ببینم باتە ینی بێشتا مناڵەکان ببینیم هین کوڕەکەمە من حکومەت ویدایە پێشم ئەمدا و دەستیان بەس مناڵشی لێم شاردەتەوە نای لێ مناڵەکان ببینم دایکش مەڵێ من ئەم مانگی 200 ئەی کەمە خێر بووی دای ناوەکۆی کرد دینارێکی لێ سەرف نەکردووە شەو ڕۆژ لە ئەملا لە تیکتۆک لە فێ هەموو شتێ بڵاوەکەن و نەنکم بداتە داوا و دەرمان نەنکم بداتەوە دایکشم لەم دایەوە براکەم ئەمرخوای کە توش نەخۆشی شەکرە بوو دوای 3 مانگ توش نەخۆشی شەکرە بوو دڵشی نایەک دێنالۆ پارێ سەرفکە ئەڵێ دەمە خێر بۆی بەس مناڵەکانی بێنە لە بەخۆشی بەهاتابی و تا مناڵەکان لە دوای کوڕەکەم هاتو چۆمی بکردا بێشتا ئەو 3 مناڵە ببینم من حکومەت ئەگە هەموو معاشەکەشی بۆ من بڕایەتە من ئەمداوە مناڵەکان سەڵێ نای لێ مناڵەکان بینیم خۆشی نابینین ینی زۆر نێزیکشە لێمانە هەر لای خۆمانە بەس نای لێ نە مناڵ ببینین نای لێ بڕۆنیش بۆ بێ دووجا دایکم و براکانم ڕۆشتن مناڵەکانی شاردەوە بردیانە ماڵ خاڵۆکانی وتی نین لە ماڵ مناڵەکان نایانێ بێن بتانبین تێ دایکم پای بڕێەوە وتی ناڕم تێ دایک مەڵێ نازام ئەو پارەیە گوناحبارم لامە بیکەمە خێر بۆی خۆشین ینی نادێ بۆ ئەوێ نە مناڵەکان دێنێ دایک مەڵێ بەگە مناڵەکانم بۆ بێنە من پێوەستم هەر بۆ 200,000ش نییە ئێستا دایکم لەوە بۆینە حایرما بەخوا توش نەخۆشیش بۆ مامۆستا تازە توش نەخۆشی شەکرە بەخۆی زەختەکەم با پارەکان هەڵگرێت بۆ مناڵەکان بەڵکو شڵا ڕۆژێ لە ڕۆژان عەقلیان پێ ئاشکێکە بەجێهێشتنی ننک و مامە و باپیرە و ئەمانە چەندێ قورس بووە و ڕۆژگاوها دنیا هەر ئاوا نابێت دنیا هەر ئاوا مامۆستابیکات نانە بانێکە ئەمە حەقی و مناڵانەیە با لای خۆی بیاڵێتەوە بەڵکوی شەڵا ڕۆژە لە ڕۆژان بگەڕێنەوە خی گەۆر ڕەحمیان لێ کامی مە لە خزمەتان خوشکە گەورە